نەتەوە یەکگرتووەکان ساڵی 2013 ڕۆژەی 2 نۆڤەمبەری بڕیاردا بۆ کۆڕۆژێکی نێودەوڵەتی بۆ دەرباز نەبوون یان کۆتایی هێنان بە دەرباز نەبوون سزا و تاوانانی دەرحەق بە ڕۆژنامەنووسان کرایە و ئێمە وەکو سندیکا ڕۆژنامە وەکو لەگەڵ بە تەنسیق لەگەڵ فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان کار دەکەین لەسەرەوەی کە ئەم ڕۆژە بەرز ڕابگرین لە کوردستانیش چونکە پێمان وایە بەپێی راپۆرتەکانی سندیکا لە کوردستانیش دەرباز بوون لە سزا هەیە و پێشێرکاری بەرامبەر مافی ڕۆژنامەنووسان هەیە بۆ ئەمڕۆکە ئەنجومەنی سندیکا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەیەک لە ڕۆژنامەنووسانی کوردستان و ئامادەبوونی ژمارەیەک لە ژمارەی زۆر لە میدیاکاران کە ئەم بابەتە بە هەنگ وەرگین و گفتوگۆی بکەین و دوجارش بە نەتیجەیەک دەرچوین کە نامەیەک بێ بۆ لایەنی پەیوەندیدارەکان فشار بکرێت کە دەرباز نەبوون لە سزا لە کوردستان کۆتایی پێبێت و هاوپشتیش بێ بۆ هەموو ڕۆژنامەنووسانی جیهانی چونکە ساڵان لەسەر ئاستی جیهان لە زۆر جێی وڵاتانی جیهانی ڕۆژنامەنووس تیرۆر دەکرێت ڕۆژنامەنووس پێشێرکاری گەورەی بەرامبەر دەکرێت. ئامارەکانە خەنە ڕوو ئەگەر ئامارەکان پێم بڵێن ئامارەکان چۆنن پێشەرکارەکان لە ئاسێکی زۆران لە بەرامبەر ڕۆژنامەنووس خۆشبەختانە لە کوردستان حاڵەتێکمان هەیە مجاردا تاکید دەکەینەوە چەندەی ململانی سیاسی تون بێ ئەوەندە پێشێرکاری زیاد دەکات بەڵام چەندەی ململانی سیاسی استقرار هەبێت و واتە ململانی سیاسی نەبێت ئەوەندە ژمارەکان کەم دەبنەوە لە کوردستان ئێمە ینی بە بەراورد لەگەڵ وڵاتانی دیکەی وڵاتانی ئەفریقی هەندێک وڵاتانی ئاسیایی کوردستان زۆر باشترە لەوەی لە ڕووی داتاوە بەڵام پێمان وایە پێویست دەکرێت باشتر بکرێەوە داتای ینی کەمترمانە بێ لە پێشێرکاری ئێمە ئەمڕۆ داتاکان دەخین لە ڕێگای سەرۆکی لیژنەی داکۆچی لە ئازادی ڕۆژنامەنووسی دکتۆرە نەزاکات حەمەد سەعید بەشدار دەبێت لە کۆنفرانسە و لە دیدارە و ئەم داتایە ئەومان پێ دەڵات کە هێشتان پێویستمان بەوەیە کە کاری زیاتر بکرێت کە میشەی ڕۆژنامەنووسی پارێزراو بێ و یاساکان جێبەجێ بکرێت و لایەنە پەیوەندیدارەکان وەڵامدارانەوەی خێران هەبێ بۆ بەدەرچوونی خێرانە بێت.